مانجي حوت مرنقله خلق ويسنو ورقله ما مستعني ما غدر لخلقك براستي غدره فەرمانبەری هەرێمی کوردستانە لە کەرکووک لەسەر پشکی وەزارەتی پەروەردە دواکەوتنی موچە هاوشێوەی تەواوی مامۆستا و فەرمانبەرانی هەرێمی کوردستان نیگەرانی کردووە. من نوا 18 ساڵ مۆزەفم ڕاتبەکەم 470,000 ترفيعي راقردوا من ترفيعكم وأم سر ترفيعه روي ب 550 من وات سلو بي ستيوبينز رجع متشمر نقله هي ما يجي حوت مر نقله خلق ويسا نو نقله ما مستعني ما غدر لخلقك براستي غدره یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی هۆشداریان داوە ئەگەر تاوەکو کۆتایی ئەم مانگا کێشەی موچە چارەسەر نەکرێت دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە جێگای کردنەوەی خوێندنگاکان قەفڵ لە دەرگاکان دەدەن. ومێدەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆیان بچێت و خەڵکی مامۆستایانی لەوە زیاتر تۆڕە نەکە لەبەرەوەی ناکرێ ینی تۆ هاوڕێکت لە هەمان قوتابخانەیە تا ئێستا سێ موچەی وەرگرتووە لە پێش تۆ تۆش تا ئێستاکە وەستاوی یعنی من چۆن ڕوون بێ بە مامۆستایەک بڵێم لە کەرکووکەوە بڕۆ بۆ شوان دەرسەکانت بڵێرەوە لە کاتێکە یەک دینار لە گرفانی نییە وە من بۆ خۆم وەکو تاکێکی ئەم ئیشرافۆ وەکو سەرۆکی ئەم بەشە بخۆم داوام ناکەم لە یەکیدا ئەگەر بێت و ئەو موچانەی کە نەدراوە پێمان نەدرێتەوە. لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان بە هەمان شێوە هۆشداری داوە ئەوانیش داوای پێدانی شایستەی مامۆستایانی خوێندنی کوردی دەکەن. وەکو یەکێتی مامۆسایان هەڵوێستی خۆمانە بێت بەڵێ ئێمە هەرچەندە لە ڕابردووە لەگەڵ ئەوەیانە بووین بەڵێ ئیساکانە ئەو بۆ 3 مانگ موچە نەدرێ ئێمەش هەمان هەڵوێستی یەکەی سەرپەرشتیاری و پەروەردەی کەرکووکمانە بێت بۆ مامۆستایان بۆ ئەوەی بتوانین زیاتر کە مامۆستا ببینە پارێزەرێک بۆ مامۆستایان کە لە داهاتوودا بتوانین موچەکانیان دابین بکرێت. ماوەی 20 ساڵە خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچەدا بڕنراوەکان باگبەی خاڵی لە پارە و پڕ لە کێشەوە درێژیان بە خوێندن داوە. ساڵانە زۆرترین خوێنکاران لە ڕیزبەندی یەکەمەکانی کەرکووکە بەڵام ئێستا خەریکە سەبر و ئارامیان نامێنێت و تا کۆتایی ئەم مانگا مۆڵەتیان بە حکوومەت و وەزارەتی پەروەردەی هەرێم داوە. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.